چۆمان و ڕەواندز گربوونەوەیەکی ناڕزایان دژی تونند و تیژی بەرامبەر ڕۆژنامەنووسان و ئیدانەکردنی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی ئەنجامدا. لە بەیاننامەیەکدا ئەو ڕۆژنامەنووسانە ڕایگەیاند تاوەکو باشکرا بکوژانی ڕاستەقینەی ئەم تاوانانە بۆ ڕای گشتی ئاشکرا نەکرێن، ئەوا دەسەڵاتی سیاسی بەرپرسیارەتی ئەم کەیسە و سەرجەم کەیسەکانی تری تیرۆری ڕۆژنامەوانانی لاسۆدایە. لە بەشێکی تری بەیاننامەکەدا هاتووە تیرۆری ڕۆژنامەنووسان و نووسەرانی ئازاد هەڕەشێکی گەورەیە بۆ سەر پرۆسەی سیاسی و ئاشتی کۆمەڵاتی لە هەرێمی کوردستاندا. ڕۆژنامەنووسانی سۆران و چۆمان و ڕەواندز داوا لە خەڵکی هەرێمەکان کەیسی تیرۆر بە کەیسی خۆیان بزان و لاس ئەم تاوانە بێدەنگ نەبن و تا ئەو کاتی تاوانباران ئاشکراکرێن و بە سزای یاسایی دەگەێنرێن. ڕۆژنامەنووس کاتێ تیرۆرەکرێت داوای مافی خەڵکەکە دەیەوێت گەندەڵیەکان ئاشکرا بکە. گەندەڵی ئاشکراکردن و نیشاندان و ئاشکراکردنی گەندەڵکاران دیارە مافی خەڵکە، نەک دەبوایە ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندکاران ئەمڕۆ کۆبانەوە گردبوونەوەیان سازاوە، بەڵکو دەبوایە سەرجەم تین و توێژەکان ئەم گردبوونەوەیان سازابە. لە هەرێمی کوردستاندا کەوا بەردەوام باس لە مافی ئازادی ڕۆژنامەگەریەکە بەڕاستی ئەو مافی ئازادیە ئەخرێتە ژێرپرسیارەوە کەوا دەبینین بەردەوام ڕۆژنامەنووسان لێرە و لەوێ شەهید دەکرێن لەسەر ئازادی ڕادەربڕین. هیوادارن حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگری لەم کارانە بکاتوە بە دوواداچوونی بۆ بکات. بەداخەوە دیسان هەواڵی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسێکی دیکەمان ئەویش کە لەسەر ئازادی ڕادەربڕین بوو. بۆیە ئەمە ئەمڕۆ وەک ڕۆژنامەنووسانی سۆران هاتین لێرە گربوونەوەیەک ئەنجام دەین بە مەبەستی ناڕزایی دەربڕین و بەتوندی ئەو کارە ئیدانە ئەەکەین کە دیسان دەستێکی ڕەش خۆی گەیاندە گیانی ڕۆژنامەنووسان. ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسانی قەزای شارەزوور گربوونەوەیەکی ناڕزایان دژی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیان